من هەمیشە ژووتومە ژنان لە جەنگا دووجارە بن بە قوربانی. سڵاو لێ پیرۆزبیان بەرهەمە و لێ یەکەم ڕۆڵەکە چۆن بوو جا چەندێ لە کەسایەتیتەوە نزیک بوو. سڵاو لێوەش زۆر سپاس هیوادارم بینی بێتی فیلمەکە ئێستا بینی ئینشاڵڵا. ڕۆڵەکە کچێکی کوردە کە لە جەنگا دیلی دەستی داعشە. من هەمیشە ژووتومە ژنان لە جەنگا دووجارە بن بە قوربانی. زۆر ئازاردراوە لە ڕووی ڕۆحی لە ڕووی جسمانیان زۆر ئازاردراوە و کچە بۆیە کچێکی زۆر فەقیرە ترساوە لە کۆتاییشە بڕیارێکی زۆر ناخۆشەدات هیوادارم تا کۆتایی فیلمەکە ببینن. باشە بۆ بەردەوام ڕۆڵبینینەکانێک لە مەرجی و نەهامەتیە. وەڵڵی نازانم دوو فیلمی سینەمایم هەبووە هەردووکیشی ئازاری کوردی نیشانداوە فیلمەکە و منیش تایە بەشێک بووم لەو گواستنەوەی پەیامێکی ئازاری ژنە کوردێک پێم خۆشە. بەنیاز نیستەی لەکەو بگۆڕی شتێ بێت کەوانی خەم و خەفەتیانە بێ. وەڵی پێم خۆشە بۆ ناگە فیلمێکی جیاوازتر هەبێ و نزیک بتوانم لەو کارکتەرێکە ئەم دەنێ خۆم بگونجێنم با پێم خۆشە بەڵام ئەو دوانێک کاتۆتە بەردەمم وا بووە هەردووکی کچە کوردێک بووە کە ئازارێکی پیشانداوە. باشە ڕۆڵبینین لە فیلمێکی سینەماییە قورس نییە؟ قورسە بەڵام ئەوەندەی کە سیناریۆکە دەخوێنیتەوە ئەوەندەی کە لەگەڵ ستافەکە تێکەڵ بی ئەوەندەی کە ستافی شاوکاریت بێت ئاسانە بێت.